خاوەنی زیاد لە 600 کۆتری جۆراجۆری گرانبەهایە. زۆرێک لە کۆمەلگا کۆتر بەخێوکردن بە عیبە دەزانن، بەڵام تەیب ڕەتی دەکاتەوە دەڵێت ئەمە حەز و خولیای منە بۆچی عیبە بێت. هەرێکێک لە کۆترەکانی نرخەکەی جیاوازە. کۆتری وای هەیە بەهۆی زۆر فڕین و مانەوەی بۆ ماوەی چەند کاتژمێرێک لە ئاسمان. نرخەکەی دەگاتە سەروی 2500 دۆلاری ئەمریکی. گرانترین کۆترەمە بە 2500 دۆلاری کڕیتم. ئێستا لەو قەیرانیشە بەخوای کۆترمێ جۆتی 20 وەرەقەم دەدەنێ نادەمێ 15 وەرەقە 10 وەرەقە لەخوای بە زیادبی کۆترەکەم زۆر چاکە لەکە خەرکەکی زۆریش ناو نەتیزەی هەیە. لەو کۆترێت تەقریبا ئێستا نێچی 20 کۆترم هەیە لە ماری خۆم کردیتمەوە ڕەسەنی کۆتری خۆم زۆر کۆترێکی بەناوبانگە عابەشی پێدەێن ئەوشە کۆتری دکتۆری کاشانە. لە هەرێمی کوردستان بەگشتی و هەولێر بە تایبەت خەڵکانێکی زۆر کۆتر بەخێو دەکەن، بەشێک بۆ خۆشی خۆیان و بەشێکیش کڕین و فرۆشتنی پێوە دەکەن. هەندێک لە فرۆشیاران ئاماژە بەوە دەکەن کۆتر بەخێوکردن پەیوەست نەکراوە بە چینیەکەوە، بەڵکو جگە لە کەسانی ئاسایی بەرپرسان و شێخ و مەلاش ئارەزووی بەخێوکردنی کۆتریان هەیە. لە ساڵی هەشتا هەتا ئەوڕۆکە ئەمن کۆترم هەیە هەتا ئێستا کە ڕۆژێک کێشەم لەدا و بابم نەنایتەوە تەمەنم بوویتە 52 ساڵ لۆ زەق خۆم کۆتری ڕادەگرم لە بۆ زەقی خۆشم کۆتری دەکڕم لۆ زەقی خۆشم پیاوەتیش دەکەم دەشی فرۆشم هەر شتێکی پێ دەکەم بەڵام ناتوانم بڵێم کۆتربازی شتێکی خراپە ناتوانم بڵێم کۆتربازی شتێکی لە ناو کەرتوری کوردی یعنی شتێکی ناشیاوە نەخێڵ ئەو شتانە تا هیچ حد و تا هیچ ڕادەیەک ئەو شتانە بوونی نییە. أنواع الشخص زيتن مثلا شيخ دي ملعب دي سيد دي كرة فقير دي دولة من دي هم شخصك ديتن هوايتها مثلا بياو هي هوايتي زازلة هوايتي تارة هوايتي أو كترة عرديانية أو كترة أنا بارو بيرار زور مرغوبو استاش نوعيته كان هي زور مرغوبا بياو هي ده راد قريبة زور تجارتي مثلا هي الكيل دفروشي فرق هي دفروشي أو كترة أنا سر وقتك بارو بيرار زور جرام زۆرمانەوەی کۆترەکە لە ئاسمان نرخەکەی دیاری دەکات. بەو پێی تەیب بۆ ماوەی چەند کاتژمێرێک کۆترەکانی لە ئاسمان دەفڕن، هەر بۆیە خەڵکانێکی زۆر سەردانی دەکەن ئەوەش بووە بە سەرچاوێکی باشی داهات بووی. هەر لە منداراتی خولیای کۆترم هەیە ئەو خولیای کۆترم زۆر زیاتر عەزم لە تاری ئیرانە ئەمە سارانە دەیفڕێنێن سارێ دووجار لە گەرما و لە سەرمای دەیفڕێنین ئەو کۆترێکی زۆر بەقەوەتە لە مانجی 6 7 دەیفڕێنین 8 ساعات 9 ساعات 10 ساعات دەفڕی ئەو کۆترە سارانە لی زیاد دەکەم و دەیفرۆشم خۆشم پێ دەکەم و بە پێوتێ بەخێوکەران کۆتر دابەش کراوە بۆ 5 تیرەی جیاواز و 42نەوە بە نزیکەی ژمارەی جۆرەکانی دەگاتە 308 جۆر. ئەم باڵندەیە بە هەموو جیهاندا بڵاو بۆتەوە لە کوردستان جۆرەکانی تار و ئێرانی و فاو و کویلی و جۆرەکانی زاجل زۆرترین خواستی بەخێوکردنیان لەسرە. دیار جەمال بۆ دەنگی ئەمریکا هەولێر.